سڵاوتان لەبێت لە بەردەم خێمەی مامۆستایان و فەرمانبەرانیمان گرتووە لەم بەرنامەدا کامایکی پەیامە دەچینە لایەن زیاتر ئەمانوێ گفتوگویان لەگەڵدا بکەین کە بۆچی بڕیاریان داوە بەم شێوەیە بەردەوام بن و لە هەمان کاتیشدا لایەنی پەیوەندیدا تا چەند هاتۆتە سەرخەت و لە پەراوێزی وەرگرتنیەوانیشدا بەدڵنیایە بەشێکی دیکە لە مامۆستایان و فەرمانبەرانی دیکە وەردەگرین کە بەمەبەستی پاڵپشتیکردن لە مامۆستایانی گرت و کە ژمارەیاندا مامۆستا فەرمانبەرە هاتوون سەرنجی ئەوانیش وەردەگرین لەگەڵماندا بن بزانین کێشە و گیر و گرفتەکان چین و تا چەند لایەنی پەیوەندیدار هاتووە بەدەمیانەوە لەگەڵماندا بن. دەڕزێ ئاوا لەم میلەتە کا بە چەپڵۆ بە هاواری ئێمە هاتنە سەرخەت. ئایلێسی شەیدم کچەکەم بۆ بمرێ ئەو کوڕانەم بۆ بمرن. ورەمان بەرزە هەتا ئەو ڕۆژە ئێمانە سەر شۆڕەکەن بۆ مافی ڕەوای ئەو میلەتە هەر ئەبێ سەر شۆڕکەن هەر ئەبێ ئیرادێ و گەلە بێتە دی. ئەمان هاتن بە بڕیاری عالەمیان هین کرد خانە نشین کرد خۆی تەمەنی 80 ساڵە خانە نشین نابێ. مامۆسایان مانیان گرتووە بۆ خۆیان بە تەنامانیان نەگرتووە داوای چارەسەرکردنی گرفتەکان و قەیرانەکان و کێشە کۆمەڵایەتیەکان و گەڕانەوەی بەها کۆمەڵایەتیەکانەکەن بۆ کۆمەلگای کوردی. مامۆستاگیان پێم خۆشە هەم لە دۆخی تەندروستی بپرسم هەمیش باسێکی ئەومان بۆکەی ئەم فشاری کە لەسەرتانە لە ڕووە پاڵی تەنانەخ لە ڕووی خێزانێکەشەوە کە بەشێکی زۆر لە هاوکارەکان هاوڕێکان کەس و کارت خەمی تەندروستی ئێوەیانە ئێوە چۆن هەوڵدان ئەم بابەتە ڕێبخەن هەم دڵێوان ڕایکەن و هەم لە بانگرتنەکە بەردەوام بن چونکە ئەمە جانبێکی معنەویشی دروست کردووە لەوەی کە ئێوە جێوە لەبەر کەس و کارەکانیشتان نامۆرتاحن بەوەی کەم دۆخە دروست بووە و ئەوە چەند ڕۆژێکە خۆتان خستووەتە مەترسیەوە. سڵاو ڕێز بۆ ئێوە وەڵی لە ڕاستی نەزانن لە ماوەکانی ڕابردوودا ئێمە نزیکەی ئەوە 11 ساڵە لە شەقامینگۆی بە شێوازێکی زۆر سەردەمیانە تعبیر لەو ڕاوبۆچوون و مافەمان بکەین کە بەڕاستەوە زەوت کراوە لایەن حکوومەت یاریمی کوردستان بەگشتی و یەکێتی و پارتیە بە تایبەتی هەر نەهاتن بە دەمانەوە ناچار بووین دەست بۆ بابەتێ ببەرین کە ئەم بەڕاستی بابەتێکە کایدە فشارێکی نەوعیە لە ڕابردووە وێنەی نەبووە ئەمە ئەوەمان پێڵێک کە ئەگەرم جارێ ویژدان و ئەخلاق و کەرامەتیان هەبێ نابێ مامۆسایان و فەرمانبەران و ئەو خەڵکو ڕەشڕوتە بەبێ ئەو بەبێنان ببین لە مابن و ئیتر نابێ بەڕاستی فەرمانبەران هێرێمی کوردستان باجی هەڵە سیاسیەکانی یەکێتی و پارتی بن و هەر هیچ ناموچەی فەرمانبەران هێرێمی کوردستان لەو ململانی سیاسیە ناشەریفە ناتەندروستەی نێوان حیزبەکە حیزبی یەکێتی و پارتی و حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند بێنە دەرەوە. لە ماوەی ڕابردوودا جناب سەداتەنە ئاویشە ناخواردەوە ئەمە ئەوەی دکارگی لە سەر تەندروستی جناب. وەڵا بەداخەوە من طبعاً بەپێ ئەو پشکنینانەی کە برادرانی تەندروستی ئەیکەن من وەزعم تۆزێک ئەلبەتە من ببوورە کەواڵە من هەر خۆمە هەستەکەم زۆر باشم بەڵام ئەوان دەرەنجامی نەتیجەکان خراپە بۆیان بەڵام دڵنیا بە ئەم بابەتە مەگەر بە مەرگ کۆتایی بێ و کۆڵ ناین و ئەبێ ئیتر بۆ دنیایشی بسەلمێنین چکە زۆر لە شەقام بووین بە پاچی هەر ئەوانەی کە لەگەڵمان نابوون بەداخەوە هەزاران تۆمەتیان بۆ دروستەکردین کە خوای گەورە ئاگادارە احتیاجی ئەو معاشش نەبووین هاتین لە پێناوی خوا و خەڵکا بوو بەڵام نازانم بڵین حەسبی الله و نعم الوەکیل. شکاوانە فشارتان لەسەرە بۆ شکاندنی ئەم مانگرت؟ وەڵاهی زۆریش بەڵام ڕاشکاوتن لەلایەن دەسەڵاتدارانی سلێمانی و هەولێرەوە بڵێ بە جۆرە لە جۆرەکان بڵێ چکە بەس ئیرادەی ئێمە زۆر لەوە بەهێزرا هەرگیز پێ دوانە بێ ئەمە دیراسی ئەمەمان نەکردووە کە ئەممانگرتنە مەرگی تایە و فشاری تایە بە جۆرە لە جۆرەکان برسێتی تایە تونێتی تایە سەرمای تایە ئەگەر ئێمە ئیرادەمانەوە بەهێز نەبێ زاڵبین بەسەر ئەمانە هەر ڕەسەن نەمانە کرد من وەکو ڕێکخریمان گرتووەکان و حتا هێزم تیابێت معنەویاتی ئەو خوشک و برایانم بەرزەکەمەوە کەمانیان گرتووە و خۆشمەکەم بە قوربانی لەو پێناوەدا سپاس بۆ ئێوە. لە ئێستادا لە یەکێک لە مامۆستامان گرتووەکان ئەوش بەڕێز مامۆستا فازڵ قادر دەمەوێت لە نزیکەوە گفتوگۆ لەگەڵ بەڕێزیانم بکەم ئەو پشتیوانەی کە بەشێکی زۆر لە هاوڵاتیان و لە کەس و کاری خۆشیان تەنانەت پاڵپشتیان لەگەڵکو دەبینن لە ئێستادا هاوڵاتیەک و مامۆستایەکی دیکە و چالاپانێکی دیکە پێشەوەی بچمە لای مامۆستا بە دەنگێکی زوڵاڵ و باسی لەوە کرد کە مامۆستایان و فەرمانبەران و ئەم مامۆستایانی لێرەمانیان گرتووە سەربەرزن و بوونەتەوە کاری ئەوەی کە ئێمە پاڵپشتیان بکەین. مامۆستا ئەم وتاف و ئەم پشتگیریە
بۆ والله من هەموو شەکانم ئاوە بە حەماسەوەیە بەڕاستی لە داخی ئەوانەی کە زوڵم و زۆریمان لێ ئەکرد بۆ ئەوەی شەڵا شەق بەرن بەو قسە جوانانە شا ئەمانە بوونە پێشڕەوی ئەو میلەتە ئەو جەماوەرە هاتوون لێرە مانیان گرتووە لەبەر خاتری چێ ئەی ئەوانەی کە نایەن بۆم خێمەیە نازانم چی دوای چی وەڵامی خەڵکو و مێژوو ئەدەنەوە یعنی ڕۆژێ لە ڕۆژان تۆ بۆ نایی هەر سەعاتی حزورە هەبێ لێرە شان بەشانی برا و خوشکەکانت لێرە هەموو مانیان گرتووە هەیە 50 ساعتە 6 ساعتە هیچی نەخواردووە نە ئاو نەخواردەمەنی هیچێ بەڵام سپاس بۆ خوا ئێمە ورەمان پۆڵایینە ورەمان بەرزە هەتا ئەو ڕۆژە ئێمانە سەر شۆڕەکەن بۆ مافی ڕەوای ئەو میلەتە هەر ئەبێ سەر شۆڕکەن هەر ئەبێ ئیرادێ و گەلە بێتە دی تێگەیشتی زۆر سپاس بۆ تۆش مامۆستا چەند دڵخۆشم کە بەم شێوازە سەرجەم چین و جۆژەکان پاڵپشتی و پشتیوانی لە هەڵوێستەکەی ئێوە دەکەن لە ڕابردوودا ئێوە دڵنیا بوون لەوەی کە خەڵک بەم شێوەیەتە سەرخەت یان ئێوەتان ئەگەر خەڵکیش نێتە سەرخەت ئێمە لە بڕیاری خۆمان هەبەردەوام دەستا خۆش بێت زۆر سپاس تەمان پێ خۆشحاڵین زۆر بۆ پشتیوانیانەی کۆبەڵانی خەڵک لە هەموو چین و توێژەکان و داواکاریشم ئەوانەی کەماون ئەوانیش بە هەمان شێوە تەوان ئێمە ئەم داواکاریە کە لە ڕێی چالاکیمان لە ڕێی مانگرتمانەوە خۆگرتنەوە لە خواردنەوە تەنیا بۆ خۆمان نییە ئەمە وەک بنەت نایڵێم ئێمە کە بەو کارە هەستاوین بۆ هەمووانە لەبرەوە ئەمڕۆ خوشک و براکان لە هەموو چین و توێژەکان یەن پەیتا یەن بۆ لامان زۆر پیان خۆشحاڵین و پێشمان خۆشە بەردەوام من هەتاکو و پەیامەکە بە تەواوەتی بگاتە شوێنی خۆی و بۆ ئەوەی بگا ئەو خاڵانی کە داوامان کردووە بۆ مافەڕەوەکانی خۆمان لە دەست ئەو مەینەتی و ئەو ئابووریە دروستکراوە نەجاتمان بێ مامۆستا 5 ڕۆژە ژەنابەتمانە لە خواردن و خواردنەوە گرتووە جگە لە ئاو با بڵێن هەندێک لەو چ قاوشتێکی وا هەبێت ئەمە کاریگەری سەر تەندروستی ژەنابەت نەکردووە تەوان کاریگەری خۆی ئەبێ چکە ئێمەش بڵێت دەڵێ گۆشت و خوێنین ئینسانیش بە خواردن و خواردنەوە بەنگە بەڵام هەتا ئێستا سپاس بۆخوا بە ئیرادێکی بەرزەوە و هەر ئیرادەشمان بەرزە بێت چونکە ئیشەکەمان مەبدەئیە ئەمانەیە لە دەست ئەوستەما ڕزگارمان بێت وڵاتێکی خۆشگوزەرانی و میلەتێکی حەساوە بێت چونکە ئێمە کاتی خۆی بۆیە ڕاپەڕینمان کرد بەرامبەر مستەمکارێکی حیزبی بەعەز تاکو وڵاتێکی ئاوەدان و میلەتێکی حەساوە بێت ئەگینا ئێمە لە برسا کاتی خۆی ڕاپەڕینمان نەکرد هەمومان تێر و تەسەل بووین تەنانەت ئەو حیزبی بەعەز دەستی بۆ موچەی یەک کەس نەئەبرد بەڵام بەداخەوە ئەمڕۆ دەسەڵاتێک هاتووەتە سەر حازری و لەوێ دەستی گرتووە بەسەر موچەکانە ئێمەش ئەوە قوبڵ ناکەین لە ڕێی ئەم مانگرتنەوە و بەردەوامی ژەبین هەتا ئەو کاتەی کە بە مافەڕەوەکانی خۆمانەگەین 4 ڕۆژە بۆ 5 ڕۆژە بێت ماڵەوە جێشتووە خانەوەتەکە جێشتوان چۆن پشتگیری دەکەن چۆن سەران ئەوان بە هەموو شێوەیەک لە پشت من پشتگیری مەکەن و شانازیشی پێوەکەن بامان شێوە لە گەڵەوەش ینی ناڕەحەتن پێی ناڕەحەت ئەبن بڵیت و نەڵێ خەمیانە زۆر خەمخۆرن بڵیت و نەڵێ چ خێزانم چ مناڵەکانم چی دایکم چ خوشک و براکانم بەڵام لە هەمان کاتیشا شانازی پێوەکەن و پشتگیری مەکەن پشتگیری هەمووانەکەن نەک هەر من لە پشت من سپاس بۆ ئێوەش مامۆستا گیان لە ڕووی تەندروستیەوە تا چەند کاریگەری هەبووە لەسەر تەندروستیتان وە تا چەند تیمەکان بەمبەستیەوەی کە چارەسەری سەرەتاییتان بۆ بکەن هاتوونەتە لاتان کاکە وشیار بەخێر بێن وەڵای ڕاستی بتەوێت نەتەوێت کەسێک نزیک بە 120 ساعات نان نەخوا تر بەرە وردە زەختی دابەزێت گرفتی سەحی بۆ دروستە بێت لەوانەیە هەندێک گرفتی سەحیە تۆ نەیبینی باشە بەڵام دروستە بێ بەڕاستی خەریکە بێتاقەتە بین بەڕاستی خەریکە ماندووە بین بەڵام ئەو ئیرادەی کە ناو ئێمە هەیە لەوە بەهێزترە بەڵام بتەوێت گرفتی سەحی هەر هەیە و ئینسان ماندووە بێت بەڵام ئەلحەمدولیلا هێشتا دۆخەکە نەگەشتو ئەوەی کە
زۆر هیلاک ببیت بەڵام بەڕاستی هیلاکە بیت. ئێستا لە پشتەوە دیارە کە مزەخی و ئەوە هەڵوەسراوە بۆ ئەوەی کاتێککە پێویست بوو چارەسەتان بۆ بکرێواتە لە ئانووساتە خوانەخواسە لە کاتێکا بێ و بەرزۆختا تێک بچێت ئەمە بەکارمان هێناوە ئەوە هیچ تو بەڵام ئەوەی تایە کە ئەڵێ خراپ و خراپتر هەیە بەتەکیت هەمومان خراپین بەڵام نەگەژنەوەی دۆخی کە خراپتر بێ پەیامەکەمان بۆی خراپتر نەبین باشە ئەنا ڕۆژانە ئێمە چارەسەری سەحی وەرەگرین. مامۆستا تا چەند یانی پەیوەنددارەکان وەکو پێویست هاتوون بەدەمتان وڵی هاوڕێ ئەلبەتە ئێمە وتە بێژمان هەیە ئەمانە معلوماتی کەمپینەکان ئێمە ناتوانین ئەم معلوماتانە قسەی لەسەر بکەین. لە سێ سادقەوە هاتوویت واتە لە قەزایەک واتوێ ناو شار و مەسافەیەکی زۆر و ئەوە 5 ڕۆژە لە ماڵ و مناڵ و کۆڵی خۆ دوور خستۆتەوە ئەمە نیشانەی ئەوەیە کە ئامانجەکە لای ئێوە زۆر لەوە گەورەترە کە هەندێک بابەتی شخصی و کەسی نەخوێندنەوە و تەجاوزی ئەو بابەتە بکەن و بێن لەناو ئامانجەی گەورەترە ئەم بڕیارە بن. وڵایی حکومەت نازان بڵێ ماڵی ئەوە یا ماڵی کاول بێ باشە یەکەمیشت کە لێ ماڵ و هاتین بە شەڕ دەستمان پێ کرد باشە شەڕی یەکەم لەگەڵ خێزانەکەمانە کردومانە بۆ ئەوەی لەگەڵ دایک و خوشک و ماڵ و ئەوە ناکردومانە بۆ ئەوی بێنە ئێرە نەگەوەی خۆمان نەجات بدەین نەگەوەی ڕابکەین لەو دۆخە جۆرێک لە شەرعیەت بدەین بەوەی کە ئینسان پێویستی بە ژیانێکی شەرەفمەندانە هەیە. کۆتاییە ئەم بابەتە ڕاستی مەترسی لەسەر ژیانیشتان دروستەکان لە کۆتاییە وڵی مەترسی لەسەر ژیان دروستەکە بە تەشی لەوە دڵنیا بەڵام خەتەرەکە لەوایە ینی تۆ بەتەنها نیت هەرێکێک لە ئێمە بەتەنها نییە لە ماڵەوە زنجیرێک لە ئینسانی بەجێهێشتووە خۆی کارەساتەکەوەی لە ژیانی ئێمە بچووکترین جوڵە ڕوو بدات کە بەتەشیر هەر جوڵێک ڕوودا جوڵێکی خراپە کاریگەری زۆر خراپتر داانێ لەسەرنەوەکانیەوە بەڵام دڵنیا بن لەوەی کار بەدەستان ئەمە زەرورە زەنگێکی ئاگادارکردنەوە بێت ئێمە دوای خۆمان واجێهێشتووە ئەوانیش بەشێکن لە وشیاری گەر ئەمە وشیاری و دڵنیام کە وشیاریە لەبەرەوەی دڵنیا بن لە نەوەکانی ئێمە تۆڵەتان لێ ئەکەنەوە. زۆر عیب و شەرمەزاریە بۆی داڕزێ ئاوا لەم میلەتە کا بە چەپڵۆ بە هاواری ئێمە هاتنە سەرخەت ئایلیسی شەیدم کچەکەم بۆ بمرێ ئەو کوڕانەم بۆ بمرن بەڕاستی عیبە بەڕاستی مردنە بۆ ئەم دەسەڵاتە دزە بەستە قەسر قەمەرە سەیارە بنەماڵەتانەوەی لە ناو سکی داکێتی بەخوا ئارزەی هەیە سیارەیە پارەی خۆمان داوای هیچ شتێ ناکەن داوای شکۆ حورمە دەکەن و پارەی گرفانیان ئەم دەسەڵاتە حەزەکە عالەم هەمووی دز بێ و بێ ئەخلاق بێ و بۆی ئەمانی لەبیر نەبێ وەڵڵا یەعدامم کەن بێ منەت بە من لەو سێ برایم ئەزیزتر نیم برایەکم لە 85 نەمەیتی نییە برایەکم لە قازان قاشەیدە برازایەکم یەعدامە کچەکەمەوە تا هەڵوێستەکەی وا ئەمرێ 6 دانە ڕۆژە ئەم کوڕ و کچانەی من بێنان و ئاوندە ڕێی خوا جوولەکە شتی وا ناکە شنەکان سێ منداڵیشی بەجێهێشت سێ مناڵی بەجێشتوە بەخوال دوێنێ لە ماڵێمە بوون بەس گریاوم بووە گڕێ تێبەرە بێ تەلەبەی شەشی هەیە ئەگەی لە دنیا نییە لە ڕێی خوا ئەمانە کە یێنە سەرخەت خوا لە ناویان بەرێ ئێمە پارەمان ناوێ وەڵڵی سوڵەکەین بە زەمانە نەمێنن عیبە بۆچی ئێمە چەپڵەمان لە هاوارمان کرد و شەهیدمانە بۆچی لە کاتی دەنگانە 50 تەلەفۆنم بۆ کراوە وەڵڵا لە دوای دەنگانەوە تەلەفۆنەکەم بۆ نهاتووە لە ئەمە لە نووسنگەی فڵانەوە لە فیسارەوە وەرە بۆ کۆمیتە و ئەمە بکەوە کە ئێستا کوا هەرەو کەسم 50 بڕمەوە شایەتمان و دەنگ بەوانە بم حاشا عیبە وەرنە دەنگ ئەمانە گوناحن لە ڕێی خوا بۆ بمرن واتە ئێوە خوێنتان بۆ ئەمە نەدا بۆ ئەمۆزە خوا خوێنم بۆ ئەوەیە کە ئازادی و سەربەرزی و لە کۆڵ بەعەز ببینەوە سێ دانە شەهیدمەیە وەڵڵی تازێمان بۆ دانە ناون نەمانوێراوە جاش بەردەوام لە بەردەمی ماڵمانە بۆ وتومانە با ماڵەکەمان نەڕوخێنە قەی ناکە من بۆ ئەمەم بکردایە ئێستاشی لەگەڵ بێ من یعنی بەڕاستی ئەڵم شەیدەکان و شەرمەزارن کە بۆ ئەم ڕۆژە خۆیان ناوە بەکوشت وەڵڵی بۆ پارە و مەنسەب وایە
ئەو برایم کەونە محاسی بوو ئەی خوێنەوە لە جامیعە دوو دوکانی کەمالیاتێ بوو وەڵی بۆ پارە نەبوو بۆ شۆڕژگێری و بۆ ئەم میلەتە کڵۆڵ و هەزارە کردی براکەیکەم لە 1970 سەر قافڵەی شەیدانە برازایەکم 16 ساڵ ئەیدام کراوە بەخوا هەردە پەنجەکەیان بڕی بۆ لووتیان بڕی بوو وەڵی پارەی گولۆم زەمیدەکەشیان لێ سەنینەوە تازێشمان بۆ دانەناون خوا ئاگادار بۆ ئەمەمان بکردایە ڕووی خۆم ڕۆژەکرد نەمەهێشت ئێستاژەوە سێدانە مناڵی گەڕێتێ بەرە ئەم فشارە خێزانیە شەیە بەڵام جەنابەت زۆر شەرمەزاریە زۆر شەرمەزاریە بۆ دەسەڵات شەخان سڕای ئەم فشارە خێزانیانە بەڵام ئێوە وەتەنانە وەکوتم سێ منداڵە جێهێشتووە ئەم ورە پۆڵینە لە چیوە سەرچاوی گرت وەڵا ئێمە بەڕاستی کە دەستمانایە ئەم خەباتێک کۆتە با بڵێن لووتکەی هەرەمەکە ئەمانزانی ڕوبەڕووی چییە بینەوە یان دراسەمان کرد بە نەزانی نەهاتینە ناوی ئەمانزانی کە لە ڕووی سۆزداریەوە ئینسان با بڵێ سۆزداریان ئەحساسیە جوڵێ بەڵام ئەبێ ئێمە زۆر لەو بەهێزتر بن چکار زانین بەڕووی چیە بینەوە ئێمە 11 ساڵە بەڕاستی لە ماڵ و مناڵ بووین من خۆم لە مانگی حوتۆ بڕواکە حساب کاگەم لە ماڵ و مناڵم نییە هەمیشە دایکم گلەی لێ کردمەوەی تو ئاگاو لە مناڵەکانە نییە مناڵەکانی زۆر بێنازن هەموو دایگا من ئەوە باشترە کە هەوڵ بم لە پێناوی داهاتوێکی باش بۆیان لەبەر ئەوە ئەتوام لە مەتوانین کۆنتترۆلی خۆمان بکەین ڕەنگە تێ ئەپەڕێمەش ئەمەش تێپەڕێ وەردەوەردەیترە و ئەوە ئیرادەیە خخوای گەور پێمانە بەخشە زایدەنم ئەم کە سوکارە کێسە لە دەورمانن ئەبێ دایکشم بەهێز بێ ئەو دایکی قارەمانێکە خەڵک ئەو پیشانازیکە بۆی کە قارەمانێکی پێگەڕە من ئەو پەروەردی ئەمان نەبە من چۆن ئەمتانێ سەلەم یابم ئەوە جێگەی شانازیە بۆ من سپاسیەکەم. بەدڵنیایی وەکو ئاماژەمان پێغی قەرەباڵخێکی زۆر زۆرەیە لە ژێر خێوەتەکەدا لەوەچە کامێرەمانی هاوکایشمەکو پێویست نەتوانێت بە باشتر سوورەکان وێنەکان بۆ ئێوە بگوازێتەوە بەڵام هەمووان گزارش لەوەیە کە دۆخێکی مرۆیی دروست بووەکە هەمووان پشتگیری لەمان گرتوان دەکەن ئێستا ئەممان گرتووە براگەورەکەی و دوو خوشکی و ئامۆزایەکی هاتوونەتە لای بۆ ئەوەی لە نزیکیەوە لە تەندروستی بپرسن و ئاگانە تەندروستی بێ لەبەرەوەی بۆ ماوەی 4-5 ڕۆژە بە هیچ شێوەیەک خواردنیان نەخواردووە و لامان کالیشار تیمەکان و مامۆسایان لە شار و شارشکەکانەوە دێن سەردانیان دەکەن و گوڵ و چەندین جۆر پێداویستیان بۆ وەکو دیاری پێیان دەبەخشن لەبەرەوەی ئەوان پێیان وایە ئەممان گرتوانە لەبەر تەندروستی ئەوان ژیانی خۆیان قسۆ لە مەترسیەوە وەکو برایەکی گەورەی ئەم مامۆسامان گرتووە مامۆسازانە چی وای لە ژنا بکردەوە کە ئاوا بێتە ژێرم مخەیەمە و پشتگیری لە براکەت بکەیت وەڵاهی دیارە خۆتەزانی پێغمە ساوسەلمە فەرمیە ئەنسۆر ئەخاکە ظالیمەن ئەو مەظلومن براکە سەرخە ئەگەر ستەمی لێکرایان ئەگەر ستەمیشی کرد فەرمویان یا ڕەسوولەڵڵا ئەگەر ستەمی لێکرا ئەوە زانین چۆن سەریخێن بەس ئەگەر ستەمی کرد چۆن فەرمووی دەستی بگرن لەبەرەوە بێت تۆ لەگەڵ براکە تابی لە هەموو کات و سات و دەقەیەکە بەنسبەتەوەشی کەوا ئەم کاتەی سەردانە کرد من تەمان بە تەلەفۆن هەر پەیوەندیم لەگەڵیا هەبوو ئەحواڵیم بزانیەوە من بەڕاستی وەکو خودی خۆم منیش بۆ خۆم مامۆسان بەڵام پاش ئەوەی کە چەندین خۆپیشاندان و ئەوانە بەشداریمان کرد و کە کاتێ لامە کردەوە ئێمە لە 5,000 کەس 40 کەس 50 کەس ئامادەی خۆپیشاندانە بێ یان ئێستا تۆ ئەگەر سیرکەی لە 1,200,000 کەس 12 کەس ئامادەیەکەوە ئەم جۆرەمان بگرێ لە کاتێک ئەگەر بە تەقدیری خەڵکەکە بکەیت ئەبێ ئێستا وایە بەلانی کەمەوانێ ئەگەر لە 10,000 کەسا کەسێکیش ئامادەی ئەمەیتیا بواە ئەوایە لێرە ئێستا 1000 خێمە هەڵدرایە لەبەرەوە ئەم میلەتەی ئێمە کێشەمان لە میلەتە لە ڕۆشن فکری میلەتەکەمانە میلەت هیچ کاتێ من تاوان ناگەێنمە حکومەت چونکە کاتێک کە میلەت جێژە کاتێک کە مەستە حکومەتی گەندەڵ دروستەکە ئەسڵی مەسەلە دروستبوونی حکومەت لە میلەتەوەیە نەکو چی ئەچێ ئەم دەسەڵات دروستەکە ئەوە گەلە
ئێستا ئەمە سبێنێم برای منە لەوە بێ بە وەزیرێ فڵانە کەسە بێ بە پەرلەمانتارێ دراوسەی ئێمەیە ئەو بەس کە کاتێگاتە ئەم پێگەیە بۆ گۆڕانکاری بەسەری دادێ بۆ ئەو کەسەی پێشووتر نامێنێ بۆ ئەو کەسە ئاساییە نابێ هۆکارەکەی دوو هۆکار هۆکاری یەکەمیان خەڵکی دەوروبەرە وای لێکا کە گەورەیەەکە هۆکاری کەش کە هۆکاری زیاتیە خۆی بە نەفسیەن بەرەبەرە مەغرورە بێ وای لێت کەوا قەنەعەتێکی بۆ دروست بێ کەوا ئەم خۆی شتە لەبەرەوە کاریگەری خراپی لەسەر ئەم حاڵە دروست کردووە من قەنەعەتیشم بە قەنەعەتی خۆمەڵێم من زۆر پشتگیری هەموو ئەم داوانە مافی ڕەوان کاکەمە هەر ئەسڵەن عیبە لە وڵاتێکی وەکو سۆماڵیشا خەڵک بۆ موچەمان ناگرێ یعنی ئەوەی کە مەسەلە نەبێ موچە هەر باسی نییە لە هیچ وڵاتێکە بەس لەم کوردستانایە ئەم شتە هەیە یعنی تۆ کام دەوڵەتەی کە ئێستا بە خراپ ێزانی ئەڵێ ئابوووریەکەی خراپە پرسیاری لێ بکە لە خەڵکمانی نەگرتووە بۆ ئەوەی موچەی بنێ موچە لە کاتی خۆی و لە ساتی خۆیان ئۆتۆماتیکەن چوەتە سەر حسابی بانکی ئەگەر حسابی بە بانکیە بوو ئەگەر حسابی بانکیشی نەبووە مانگانە خۆی موچەکەی وەرگرتووە ئێستا ئێمە وامالاتۆ لە وڵاتێکین هیچ چارەیەکمان نەماوە بێ مان بگرینەوە بێ خۆپیشاندانی بۆ لە ماوەی ڕابردوودا جنابەت پەیامی زۆر باشت گەیان بەڵام حکوومەت ئەگەر ئیش لەسەر ساربوونەوەی ئێوە کا سەرکەوتووە بێ ئێوە هیچ کاتێک سار دەبنەوە لەم هەڵوێستتان نەخێر ناتوانێ مە میلەتێکی کە ئەو پێی ئەو نستوو ئەم قسەی باو خستبوو میلەتی سار دەکردە بەلا داواکاریەکانی خۆیان تابووری پێنجەکانیان چۆن ئێستا لە پەیجەکانە قسە بە ئێماڵن تۆمەت بۆ ئێمە ڕێکە خەن بێ ماڵێن وەڵا ئەمانە مەشروب و کەبابیان بۆ چێتە ژێر خێمەکانەوە بە ئێماڵێن ئەمە هەکی سینناریویەکیان بۆ ڕێخستوین و جاروایە سینناوی وایان بۆ ڕێخستوین بە گێڕانەوە خۆمان شەرمەکەین ئەم تابووری پێنجانە پێشەمە دەستیان بۆ میلەت بر بە میلەتیان وتبوو ئەم میلەتە خەوی لێکەوتەوە ئەم میلەتە خەبەری نابێتەوە و ئەم میلەتە ئیرادەی وایان لە میلەتکی کە تۆ شتێک زۆر وتی قەنەعەتی پێەکەی وایان لە میلەتکی کە میلەت خۆی بە ساردۆبوو بزانێ میلەت خۆی بە لاواز بزانێ میلەت خۆی بێ بەهێز بزانێ بەڵام ئێمە هاتین میلەتمان زیینوو کردەوە هاتین بە ڕۆحی خۆم 6 ملیۆن کەس زیینووەکەمەوە ئیتر مردنم بۆ جوان نییە بە هەموو خەباتێک قوربانی ئەبێ باقی چێکەمە لەم خەباتەیە دە کەسمان قوربانی بین هەموو ئەویان خەڵکیان وا فێر کرد بوو دەست بە کوڕەکەتەوە بگرەبانە شەهید نەبێ دەست بە کچەکەتەوە بگرە شەهید نەبێ ئەگەر شەهیدیش نەبێ خۆرە بێ بمرێ چیمان لەگەڵ ڕۆژ ئاوایە جیاوازە ئەوانش کورد نین و ئێمە ژەر کورد نین بۆ ئەوان کچ و کوڕان دەستیان بە چەکەوە گرتۆ شەڕەکەن لە پێناو خاک و وڵاتەکانە بۆ ئێمە دەست بە چەکەوە نەگرین و دەست بە خەباتی مەدەنی خۆمانەوە نەگرین بۆمانەوەمان لەسەر خاکی خۆمان و ئەم بە زمان کوردیە جاشانە دەرنەکەین لە وڵاتی خۆمانە ئەمان هاتن بە بڕیاری عالەمیان هینکە خانە نشین کرد خۆی تەمەنی 80 ساڵە خانە نشین نابێ باشە تەمەنی 80 ساڵە خانە نشین نابێ ناڕوە ملەتیان هەمووی خانە نشین کە وە منش لێرۆ ڕایەگەێنم وەکو دوێنێری خەڵک وەکو دانێک لە مانگرتووەکان وەکو ڕۆژنامە نووسێک وەکو ئەو سیفەتانە کە خەڵە منیش ئەوە حکوومەتی هەرێمم سەرە با خانە نشین کرد نامانەوێن کاکە کورسەکانمان بۆ چۆڵکەن با گەنجەکانمان بچنە ئەبێ با خاوەن پرۆژەکانمان بچنە ئەبێ با خاوەن بڕوانامەکانمان بچنە ئەبێ ئێوە کاتی خوێندنتان تا شەشی سەرەتایی خوێن دوایی بە پارە و بەم سەر و بە موچەکەی من چون دکتۆراتان کڕیوەتەوە ئێمە ئێوەمان نابێ با ئەو گەنجانەمان بێتە کە خۆمان ئێمە وەکو مامۆستا پەروەردەمان کردوون با ئەوانە بێنە سەر حکم مەجالێک بۆ ئەو گەنجانەکەنەوە ئێوە نیوەی خەڵکتان نیوەی شەعبی کوردیتان خانە نشین کرد خۆت تەمەنی 70 ساڵە بۆ خانە نشین نابی بۆ تۆ چیت ها پەیامەکەشتان لە ئێستادا بە شێوەیە شێوەکان دەستان دەسەڵاتدارانی هەرێم شۆردووە پەیامەکەتان بۆ ڕێکخراوی یەکگرتووەکان و وڵاتانی نێودەوڵەتیەکە بەدەمتانەوە بێن ئەمە نیشانەی ئەوەیە کە گومانتان هەیە لەوەی کە ئەم دەسەڵاتدارانە ئەم دۆخە چاک بکەن گومانی بۆچێ کوڕەکە ماڵ سەر لە ئێوارە دیارە گومان ئەو لە گومان لێبووینەتەوە ئەو تاکیدی کردەوە ئەو دڵنیایی کردینەوە ئەو زۆر لەوە دڵنیاتری کردینەوە بۆشمان نیە قسەکەین کە ئەم حکوومەتە هیچ نیە و هیچیشی پێ ناکرێ معقولە ئەمە من ژنێکم کچی ئەم نیشتیمانم لەو ڕۆژەوە بەرپرسێک بەقەی کابرای لەفە فرۆش فەرمانی لەفە دە کەس بەقی فەرمانی لەفە ڕێزی نییە سەرکردەکەمان بێ سەرمان لێبە دە کەس بەقی فەرمانی لەفە ڕێزمان نییە ها دە کەس بەقی پاشای برنج ڕێزمان نییە ئەمە چی پێوترێ ها هاتنیان بۆ ئەم ژێخەمەی بە بێڕێزی ئەزانن بە بێڕێزیە بەڵێ
بەڵێ من ڕێزم هەیە بۆ ئەوان کە پیشەوەرن بەڵام ئێمەش مرۆڤین ها ئێمەش مرۆڤین بۆ سرم لێ نایی ها لە قسەی ئێوە ئەترسن هۆکار چیە نایەن بێباکن مەسەلەکە چییە؟ ڕوڕەشن شەرمەزارن تەریقن ئەونیان درۆیان پێنەما سیناریۆیان پێنەما ئەمنیان ود ئەمنیان درۆکە تەواو هەبگەکەی تیای نەما ئەزانە بە هیچ بڕوای پێ ناکەین پەیامت چییە بۆ هاوکارەکان هاوپیشەکان هاوڵاتیان کە پشتگیریتان بکەن؟ وەڵام من پەیامێکم هەیە بۆ هەر هەمویان هیوادارم هەمویان بێن بۆ پشتیوانی بە تایبەتی مسڵاو ڕێزمێ بۆ مامۆستایانی ئاینی چکە بەڕاستی مامۆستایانی ئاینی پێشەنگی خەڵکن پێویستە ئەوان زۆرترین وجودیان هەبووە و پێویست بوو ئەوان لە مینبەری میحرابەکانی مزگەوتەکانەوە پشتیوانیان بۆ ئێمە دەربڕایە چکە بەڕاستی ئەم بابەت ئێمە بابەتێکە تایبەتە بە تاوی گەلی کوردستان بابەتێکی شخصی و حیزبی و سیاسی نییە بابەتێکی زیاتر مرۆییە ئەم بابەتی ئێمە ئەگەر تۆ بێی وردیکەیتەوە بە داداچنی بۆ بکەی چەندین فەرمانبەر و موچەخۆر هەیە کە ئێستا کرێ خانۆکەی پێ نییە چەندین فەرمان من خۆم چەندین کەس پێی وتم نەمتوانی وکری مۆلیدەکەم بەمی دوومان هەی مۆلیدەکەی گەڕەکەکەی کە لە گەڕەکەکەیە جاوەرە چ جای کرێ خانۆکەی کە لەوە چێ 2 ئەمپێر کارەبای هەیە 6,000 نار بکە بۆیە من داواکەم کە هەمویان بە پەرۆشەوە بێنە بۆ ئێرە پشتیوانی ئێمە بکەن بۆ ئەوەی ئەم کارە مەدەنیە سەر بگرێ سەرکەوتنی خۆی بەدەست بێنێ سەرکەوتنی ئەم کارەی ئێمە بەوەیە کە میلەت پشتیوانی بکە بەڕاستی ئەگەر ئەوان پشتیوانی نەکەن بەڕاستی بەو شێوە سەرکەوتو نابێ و کۆتا کاری مەیدانی مەدەنیە بێ لە هەرێمی کوردستانە لە چاوەکان بۆچی بڕیارتاندا ئەمڕۆ بێنە ژێر ئەم خێمەوە پشتیوانی لە مامۆستایان و فەرمانبەران؟ دەستان خۆش سواز بۆ ئێوە ماندوو نەبن ئەلبەتە ئێمە ئەمڕۆ لە دەربەنی خان هاتوین وەکو سەرپەرشتیاری دەستەی ناڕزایەتیەکانی دەربەنی خان هاتوین دیارە بۆ پێشوازیکردن و دڵنەواییکردن و هاوخەمیکردن و پشتگیری لێکردنی ئەم مامۆستا بەڕێزانە هاتوونەتە ئێرە دڵنیابنەوەی کە ئەوەی مامۆسایان داوایەکەن بە تەنها داوای مامۆسایان نییە داوای سەرجەم توێژەکان و چارەسەرکردنی سەرجەم گرفتەکانی سەرژیانی خەڵکە بۆیە جیا لە پشتگیریکردنیشیان هاتینە ئێرە بۆی کە لە نزیکەوە پێیان بڵێن ئەم هەنگاوانی ئێوە نابێ بە تەنها لەم چادرا قەتیز بمێنێ بەڵکو ئەرکی ئێمە وەکوی ئێمە لە دەربەنی خان هاتوین گوێم لێ بوو برادرانی تر لە هەڵەبجەوە هاتوون ئەوانی تر لە چەمچەماڵەوە هاتوون ئیش بکرێ بۆەوەی کە ئەم هەنگاوە بانگاوێکی جەماوەری بکرێەوە دیایە پشتگیری لەوە بکرێ کە مامۆسایان مانیان گرتووە بۆ خۆیان بە تەنها مانیان نەگرتووە داوای چارەسەرکردنی گرفتەکان و قەیرانەکان و کێشە کۆمەڵایەتیەکان و گەڕانەوەی بەها کۆمەڵایەتیەکانەکەن بۆ کۆمەلگای کوردی کە لێراوە مامۆسایان بە ژیانی خۆیان تەسعی پێدەن ئێمە بەڵێ نەدەین کە لێرەوە ڕۆیشتینەوە ئیش لەگەڵ کۆمەڵە چالاکوانی تریا بکەین بۆ ئەوەی هەر لە سبەینێ زووتر نیە لە دەربەنی خان پێشوازی لە ئەم هەنگاوە بکەین بۆی کە بە جەماوەری بکرێ و ئەبێ ئێمە لێرەوە تێ بگەین چارەسەرکردنی ئەو گرفتانە ئەو قەیرانانێک کە هەیە ئەبێ لە شوێنێکا سنووری بۆ دابنێن یا بەردەوامیە بێ سەرنجی خۆتان گرنگی ئەم پاڵپشتی لە قەزا و ناحەکان بۆ خێمەی مانگرتووان وە ئەو خێمەی کە نامراوە خێمەی ویژدە ئەم هەڵوێستەی کە مامۆستایان و فەرمانبەران لە سنووری پارێزگای سلێمانی ئەنجامیاندا هەڵوێستێکی زۆر مەدەنیانەیە ئەمان لێرە قوربانی بە ڕۆح و بە ژیانی خۆیان دەدەن لە پێناو شایستە دارایەکانێ لە پێناو موچەکانێن بۆی کەوا بەها کۆمەڵاتی و ئەخلاقەکانی کۆمەلگەی کوردی وەکو خۆی بمێنێتەوە بۆی کەوا هیچ کەسێک لە تاو بێموچەی بێوەزعیە پەنا بۆ کاری خراپ نەبە مامۆستایان هاتوون مەدەنیترین ڕێگایان گرتووەتە بەرەوەی خۆپیشاندانەوە بەشێک لەو مامۆستا بەڕێزانە قوربانیان بە ڕۆحی خۆیان داوە مانگرتنیان ڕاگەاندەوە بەشێکیان لە 72 کاتژمێر زیاتر هیچیان نەخواردووە باردۆخی تەندروستیان زۆر خراپەوە پێویستە لایەنی پەیوەندیدار حکوومەتی هەرێمی کوردستان
بێتە سەرخەت و داواکارەکانی ئەمان و هەموو داواکاریەکانی موچەخۆران و فەرمانبەران جێبەجێ بکەوە. ئێمە ئەمڕۆ لە قەزای دەربەنیخان وەکو کۆمەڵێک لە چالاکوانان و چین و توێژە جیاوازەکان و هاتوین بۆ پاڵپشتیکردن و پشتگیریکردنی مامۆستا بەڕێزانە ئەم فەرمانبەر بەڕێزانە ئەوان لە برێتی هەمومان لێرن. ئەکرێ من ئەتوانم بڵێم ئێستا ئەگەر شکۆیەک لە کوردستانە هەبێ شکۆی ئەم خێمەیە و شکۆی ئەم مامۆستاوە فەرمانبەران بەڕێزانەیە کە بۆ تاک بە تاکی موچەخۆرانیان گێڕاوەتەوە. داواکارم لە موچەخۆران و فەرمانبەران و هەموو چین توێژەکانی کوردستان نەک تەنها لە سلێمانی بەڵکو لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان پشتگیری و پاڵپشتی ئەم مامۆستا بەڕێزانە بکەن لەبەرەوەی کە ئەمان داوای قوت و موچەی نەخۆیان هەموو خەڵکی کوردستانەکەن. وەکو فەرمانبەرێک کە لە تیمی پشتیوانیمان گرتوانیت باسێک لە ڕێخستنی کاتەکانمان بۆ بکەی بە شەو و بە ڕۆژ کاتی خەویان ئیسراحەتیان تەندروستی بەعام مانگرتوەکە چۆن؟ والله تەندروستیان بە هەر حاڵ باشە نیم تاکۆم دەقەیە بەستە خۆشتە زایمەنەعان کە دابەزێکە خەڵنان نەخوا مەسەن ڕۆ پێنجەم ڕۆژیانە تشتێکە دابەزە سەخت دابەزێت تەمەنەعەتدا ئەبەزێ یعنی ئێستا لەخوا بەزیێ ئەم بۆڵ واسرا و شکل لەخوا بەزای لۆخیان بەرەو بە جێژی بوو نەچێتەوە ئینشەڵڵا. هیوادارم خەڵک بێ و پشتیوانم بۆی معلوماتیان بەرز بێتەوە چکە بەڕاستی هەندانی خەڵک هاتن بۆ لایەن معلوماتیان زیاتر بەرزەکاتەوە. جەناب بۆچی بڕیارە داوا پشتیوانیان لێ بکەن؟ وەڵای منیش دەکەن 11 ساڵ لە شەقامم هەر لە هەموو خەپشانانەکە بەشدار بووین و من خۆشم بەهۆی دۆخی تەندروستی خۆمەوە بووە هەر خۆشمان مەگرت بەس کەم دۆخی تەندروستی خۆم جێگیر نییە زۆر بۆیە وەکو پشتیوانیەک وەکو داوای ئەم خەڵکە کە منیش وەکو مافم خوراوە وەکو تاکێکی ئەم کۆمەڵگەیە کە موچەمان خوراوە 58 موچەمان لێدزراوە تەرفیعاتەکان لێ زیوین یعنی تەوتینمان بۆ نەکراوە کەمەی بەقا مەتەمان بۆمان بکە یعنی حکومەتێک کە یعنی هیچی لەباران نییە یعنی باوەڕکە بێ بخەم پێداسێک لە ناو بازار بتوانێت حکومەتی بەڕێ کە تو ناتوانانی خزمە گوزاری بکەی معاشێنەی بە خەڵک ینی یەک شتی پێ بڵم کە یعنی ئەمان هیچیان پێ ناگەن هیچ دەسەڵاتێکیان نەماوە بەڕاست بۆیە داواکارم لە هاوڵاتیان یاریمی کوردستان بە کاسەکار و خانشین هەمویانەوە تکایە پشتیوانمان بن تکایە بێنە لای خێمەکە معنەویاتی ئەممان گرەی بەڕێزانین لای خۆمان بەرزکەنەوە دەستان خۆش بێت دەستان ساغ بێت. مامۆستا چیتان هەیە بۆ کەس و کار بۆ مامۆستایانی دیکە بۆ فەرمانبەران کە بەشێکیان زۆر بە باشی هاتونە سەرخەن لەوچە بەشێکیشان تا ئێستا هەڵوێستەکەیان زۆر لە چیت و مەحیەوانن؟ دەستان خۆش بێت ئەوەی کە پەیامی ئێمەیە بۆ سەرجەم هاوڵاتیان بە شێوازێکی گشتی پشتیوانیە پشتیوانیش جۆری زۆرە بۆ نمونەوانەی کە لە شار و شارۆچکە جیاوازەکانن داوایان لێ یەکەین تێگربوونەوە ناڕەزایەتی ئەنجامتن بۆ ئەم بابەتە و ئەوانشی کە لە ناو شاری سلێمانین داوایان لێ یەکەین خۆپشاندانێکی بەرفراوان ئەنجام بدەن ئەو خۆپشاندانە بەرفراوانە کە ئەنجامێدەن لە ناوەندێک نزیک بێ لە شوێنی ماکردنەکە بۆ ئەوی بەڕێپیاوانێکی جەماوەری بێنە ئێرە ئەمە بێتە پاڵپشتێک و فشارێکی بەهێز هەتاوەکو ئێمە بە هەمومان بە یەکدەنگ بتوانین ئەم هەنگاوەی کە ناومانە کاریگەری خۆی هەبێ دەرئەنجامەکان زووتر بەدەست بێت. مامۆستا سەرەتا زۆر چۆ بوو خەڵک داها و یعنی یەکەم ڕۆژ یان با بڵێم یەکەم شەو بەڵام زۆر بە خێرایی خەڵک جدیبوونی بابەتەکەی بۆ دەرکەوە تا ئێستا قەرەباڵغێکی زۆرەیە شەوی ڕابردوو وەکو تیمی پێیان لێرە بوو تا درەنگانێکی شەو هەر خەڵکی بە قەرەباڵغی لێ بوەستن لەوەیە کاتی سراحەتان وەکو پێویست نەبوو بێت ئەمە تا چەند دڵخۆشتانەکان؟ وڵاهی لە ڕاستیە ئەم یەک دوو ڕۆژێ بە تایبەتی هێندە قەڵەبارەوە خۆمان حەزمان کردووە کەمێک خەڵکەم بێتەوە بەڕاستی لێرە لە ناو خێمەکانێک لە دەرەوە و حەزمان کردووە قەرەباڵغەکە زیاتر بێت لەبەرباری تەندروستیمان هۆکاری قەرەباڵغەکە پەیامەکە ئەوەیە کە تۆ ژیانی خۆتت خسۆتە مەدرسیەوە بۆی ئەو خۆش بژی ینی بەڕاستی ئەو خەڵکێکەیەت ئێرە هەست بۆ پەیامەزجین دووە مرۆڤایەتی مرۆڤ دۆستی ئەکات بۆیە هاتۆتە ئێرە ئەوەشی کە بەڕاستی کە هەستی پێناکات دەسەڵاتدارانی حکوومەت هەرێمی کوردستانن بە تایبەتی چونکە ئەوان ئەگەر هەستیان بەو پەیامە مرۆڤ دۆستیە بکە ئێستا هەمویان بە وەزیر و بە ئەنجومەنی وەزیرانەوە لەناو ئەم خێمەدا بوونایە بزانێن خەڵکەکەی داوای چی ئەکات و ئێمە بۆ داواکاری شخصی خۆمان نهاتوین بۆی پلۆپۆستێکمان بن ئێمە هاتوین پێیان ئەڵێن ئەم قەیرارانە چارەسەرکردن بۆ ئەوی خەڵکەی چیدی لەو ڕزالەتانەش 5 ڕۆژ لە ماڵ دووری و لە کەس و کار و ئەوە قور سەخت نییە؟ هاتووە وەکو پشتیوانی لە مامۆسایانی هاوڕێم هاتووم بەڵام بە بەردەوامی لێرەم
بەڵام داواکاریشم بۆ هەموو مامۆستایان بۆ کەسوکاری خوێندکاران بۆ کاسبکاران داوایان لێ ئەەکەم کە بێنە ئێرە و پشتیوانی هاوپیشەکانیان بکەن لە بارودۆخێکی زۆر 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 خراپان. يعني معقولة من رفيقكم وهاوپیشەکەم بێتە ئێرە بۆ قوتی معاشی من هاتووەتە ئێرە پشگیرینەکەم خوا چۆنەوە قبوڵەکە هیچ کاتێ خوا تاوانبار مەکەن بە شتێکە تۆ خۆت غەڵەتی تیاکەیت ئەمە حەق و ناسی پێڵێن ئەمە کارێکە ئەبێ هەموو کورد شانازی پێوە بکە دوای 36 ساڵ بە من ئەڵێت تۆ خەتای بەغایە من بۆنەوە یەکم دەینەوە یەک بۆ هاتی کە ئەتوانیست هەموو داهاتی خۆ تەسمیلی بەغاکی ئەسڵەن من پێم ناخۆشم تەوتینی ئەم جارە بە یەک معاشمان بن و ئێمە بڕۆینەوە ئەوە ناکرێت باوەڕەکەی شەوە تابانی خەوم لێ ناکەی کوڕێکم ئیشەکات تەلەبەیە سوێن باڵا تەلەبەی چوارە ئەڵم خوایە سەگ نەیگرێ خوای لە ڕێگە تووشی مسیبەت یەک نەبێت یعنی ئەڵە دایگیان موچەکەی تۆ نایەت دایگیان موچەکەی تۆ نایە بۆیە من ئیشەکەم لەبەروی احتیاجی دەستی نامەرد نەبین ئەو مناڵە بۆ ئیشکە ئەگەمە خۆم موچەکەم لە کاتی خۆم باتێ خێری لێ یەکەم پیاوەتی لێ ئەەکەم ئێستا بۆ سەدەقە و خێرە مەلێرین کەسیش بەزەی بێمانەیەتەوە بەس خوای گەورە بەزەی بێمایەتەوە ئێمە سپاسی خواکەین کە ورە پۆڵاینی داوتمان کە عەقڵمانێت توانن پێ بژین تکایان لێ ئەەکەم بێنەوە هۆش و گۆشی خۆیان با خراپمان بەسەر نەیە ڕێزمەیە دڵخۆشی بەم پشتیوانیە ئەوە تا یەکێک لە مامۆستاکان ئێوە تاجی سەری ئێمە تا چەند دڵخۆشی بەمەی کە مامۆستایان و فەرمانبەران بەم شێوەیە ئێوەیان کردوتە سمبولی خۆیان بەڕاستی وزە و تاقەیەکی زۆر زۆریان بە ئێمە بەخشیوە زۆر دڵخۆشین باوەڕکە من قەت تەسەورم ناکرد لە پێنجەم ڕۆژە ئاوا بە پێوە بوەستم ئەوە پێنجەم ڕۆژە و نانیشم نەخوارد و بە پێوەش وەستاوم چونکە بەڕاستی سپاسی ئێوەشەکەین سپاسی جەنابتانەکەین بە تابەتی ئەوە یەکەم شەو لێرە بوون یەکەم ئێوارە لەگەڵما بوونەوە بەرنامەیەکیشتان کرد من سپاسانەکەم سوۆسیال میدیاش کاریگەریکی خۆی هەبووە من ئێستا ئێوە ڕاگەانکارەکان بە تیمێک لە خۆمان ئەزانم بەڕاستی وەکوە ئێوە تیمێکی پشتیوانی بن بۆ ئێمە تا چەند کەس و کار چوار دەور پشگیری تەکا لەم هەنگاوە وەکو خانەوا دەکرد وەکو برا و کەس و کار ئای کەس و کار بەردەوام تەلەفۆنمان بۆکەن و هاڵمانە پرسن بەڵام من هەندێک جار تەندروستیم یعنی چەند جارێک باش نەبوو ڕۆشتومەتە ناوی سەحافەکە و بۆی کەس و کارم نەیبینێ بەڕاستی ئەگەر دایکم بیبینێ خوا نەخواسە خوشکێکم بیبینێ شتێکی تر دەرەچێ ئێمە ئەمانەیە ورە بەرز بین بەڕاستی خۆن نان نەخواردن ئەمڕۆ پێنجەم ڕۆژتە ئەسڵەن تۆ وزە تاقە و پێ نابێنێ بەڵام کە ئەم قەڵەباڵەخێ و کە ئەو بڕیارەش کە یاومانە بە یەکەوە دەست لە ناودەست هەمومان بڕیارماناوە یا ژیانێکی شایستە یان مردن لەبەرەوە ئێمە داوای مافی خۆمانەکەین ناپاڕێنەوە لە کەس داوای گەڕانەوەی ژیانی شایستەی خۆمانەکەین داوای گەڕانەوەی شکۆمەندی ژیانی خۆمانەکەین لەبەرەوە بڕیارمان داوە کە وەکو کێوی گۆیژە وەکو ئەزمەڕ بەهێز بین بۆ ئەوەی تاقەیەکی زیاترمان پێبێ بۆی ماوەیەکی درێژمان پێبێ بۆی ماوەیەکی درێژمان پێبێ پەیامی خۆمان بە هەموو جیهان بگەێنین لە کۆتاییدا ئەوەی بیدەر بوون سەرنج و بۆچوونی مامۆستایانی مانگرتوو بوو لە هەمان کاتا کەسوکار و مامۆستایان و فەرمانبەرانی دیکەی پاڵپشتیان کە باسییان لەوە دەکرد ئەم دۆخە پێویستی بە هەڵوێستێکە و ئەم هەڵوێستە ئەوەی دەرخست کە دانیشتوانی هەرێمی کوردستان و بەتابەتی شاری سلێمانی وەکو هەمیشە زیندووە هیچ کاتێک تەسلیمی ئەو واقعە نابێت کە دەسەڵاتداران بەمەبەست بۆی دروست دەکەن تا بەرنامە و بەیەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خوتایەتان دەسپێرم کە سوپات دەزایان ناکرد.